قاسم کازم زۆر جار بۆ ئەوەی ساتێک کەس بە ئارامی دەرونی بکات ڕوو لە گۆڕستانی ڕوفاتی ئەنفال کراوان دەکات لە چەمچەماڵ، بەڵام ئەوەی بۆی دێت دەستی ناکەوێت چونکە نازانێت باوکی لە ناو کام گۆڕدار ڕاکشاوە. ئەوانەی لەم گۆڕستانەدا نێژراون قوربانیانی جینۆسایدی ئەنفالن، دوای هێنانەوەیان لە بیابانی مەهاریەوە بەبێ ئەوەی هیچ کامیان بناسرێنەوە جارێکی تر نێژراونەتەوە. پشکنینی دیێنەی بۆ قوربانیەکان و کەسوکاریان ئەنجام نەدراوە، هەر بۆیە قاسم نازانێت لەسەر کام گۆڕان خەمی خۆی هەڵڕێژێت. تایسە من نازانم کامە لەمانە گۆڕی باوکمە، کامە هیمامە، کامەی کەسوکارەکەمە، یعنی هەموو هێنراونەتەوە ڕێژێکی کەمی لێ هێنراوەتەوە بەراورد بەو تاوانە گەورەی کە کراوە ئەم ناوچەیە پشکی شێری بەرکەوتووە، بەڵام ڕێژێکی کەم هێنراوەتەوە. لەگەڵ ئەمەیشا حکومەتی هەرێمی کوردستان زۆر خەمساردانە بووە. 5 ساڵ حکومەتی هەرێمی کوردستان حکمی عێراقی کردووە، دوانم بڵێم حکومەتی عێراقی سیادەی نەمابوو، دەرفەتێکی باش بوو، هەلێکی زێڕین بۆ هێنانەوەی ڕوفاتی ئایزانمان زیاتریان تقریبا کەمتر لە 1000 ڕوفات هێنراوەتەوە. ئەم ڕوفاتانەش هێنراوەتەوە هیچ ناوێکیان لەسەر نییە، هیچ ناسنامەیەکی نییە، فەحسی دێنێن بۆ نەکراوە، یعنی پێم وایە ئەمە شتێکی زۆر قورس نەبوو حکومەتی هەرێمی کردووە. لە دوای ساڵی 2003 ژمارەیەک لە گۆڕی بە کۆمەڵ دۆزرانەوە و ڕوفاتەکانیان دەرهێنرا کە گەورەترین گۆڕی بە کۆمەڵ لە بیابانی ماری شاری دیوانە دۆزرایەوە کە لە 6 گۆڕی بە کۆمەڵدا ڕوفاتی 838 ئەنفالکراوی کوردی تێدا بوو کە لە ئێستادا لە مۆنومێنتی ئەنفالی چەمچەماڵ دووبارە نێژراونەتەوە. پاساوی بەرپرسانی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان بۆ نەناسینەوەی ڕوفاتەکان نەبوونی تاقیگەی نیشتیمانی تایبەتە بە پشکنینی دیێنەی قوربانیانی شاڵاوی ئەنفال. یەکێک لە ئەولویاتەکانی تری وەزارەتەکەمان دروستکردنی تاقیگەیەکی نیشتیمانی بەهێزە لە کوردستان بۆ ئەوەی سەرجەم ئازیزان هەم لە شەهیدان هەم لە کیمیاباران هەم لە ئەنفال DNA وەربگرێ. وەک بەڕێستان ئەزانن کەسێک دەکەسی ئەنفالە ئەبێ DNA لەو دەکەسە وەربگیرێ، کەسێکی تر بە پێچەوانەی ئەوەیە. و ئێمە هەوڵی خۆمان ناوە لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە، هەوڵی خۆمان ناوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە، هەوڵی خۆمان ناوە لە ڕێگەی وڵاتانەوە. تا ئێستا زیاتر لە 300 گۆڕی بە کۆمەڵ لە عێراقدا دۆزراونەتەوە، لەو ژمارەیەش 56 گۆڕان هەڵدراوەتەوە و 3600 ڕوفاتیان تێدا بووە کە 2100 ڕوفاتیان ئەنفالکراوانی کوردستان بووە. وەک چۆن کوێر تا ئەمرێ چاوەڕی چاوە، منیش تا ئەمرم هەر ئەڵێم باوە. ئەمە وتەی کوڕان پالکراوێکە کە لە سەرەتای ساڵەکانی دوای پرۆسەیەن پال و توێتی، چونکە لە سەرەتادا وایان دەزانی کە کەسە ئازیزەکانن لە ژیاندا ماون و دەگەڕێنەوە ناویان، بەڵام لە دوای ساڵی 2023 و پرۆسەی ئازادی عێراقەوە بە تەواوی بێ ئومێد بوون لەوەی کە کەسەکانن لە ژیاندا مابێت، بۆیە چایان بڕیە حکومەتی هەرێمی کوردستان تا ڕوفاتی ئەنفالکراوانیان بۆ بگەڕێنێتەوە، بەڵامە خۆیان دەڵێن بە بەراورد بە زۆری ژمارە ئەنفالکراوانی کورد کەمترین ڕێژەی ڕوفاتی ئەنفالکراوان گەڕێنراوەتەوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.